لەگەڵ دەستپێکردنەوەی گرژی و ئاڵۆزی ناوچەکە. جارێکی دیکە گروپە هاوپەیمانەکانی ئێران لە عێراق دەستیان بە جموجوڵ کردەوە. لە بۆردومانکردنی هەولێر و بە ئامانجگرتنی کەشتی بارهەڵگری نەوتی لە پارێزگای بەسرا لە نێو سنووری ئاوی عێراقدا بەپێی زانیاری دەستگا ئەمنیەکان بەشێک لەو هێرشانە لەلایەن گروپە هاوپەیمانەکانی ئێران لە عێراقەوە ئەنجام دراوە. ئەمە لە کاتێکدایە سەرۆکوەزیرانی عێراق بە سەردانێکی 6 ڕۆژە لە ئەمریکایە. شرۆڤەکاران پێیان وایە ئەوەی ڕوودەدات هەوڵی پەلکێشکردنی عێراقە بۆ نێو جەنگ. یەکەم شت بۆ شەرمەزارکردنی سەردانەکەی عەلی زەیدیە و بۆ لاوازکردنی پێگایەتی لە ئەمریکا. دووەم نامەیەکە بۆ ئەمریکا کە بڵێ تێماتوانین دەستمان بگاتە هەر جێگایە کە بەرژەوەندی تۆی تیابێت. بۆ نمونە پێشتر کە وڵاتی عێراق پێویستە گرێبەست لەگەڵ هەرچ وڵاتێک بکات لە هەرچ بوارێکدا، ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداریە کرد و نایهێشت ئەو گرێبەستە سەر بگرێت. بەڵام ئێستا کە مەوزوعەکە ئەمریکایە معادلەکە ئەگۆڕدرێت. حکوومەتی عێراق بە پاڵپشتی ئەمریکا هەموو هەوڵەکانی چڕ کردووەتەوە بۆ چەکداماڵینی گروپە هاوپەیمانەکانی ئێران کە بەشێکی زۆریان لە نێو دامەزراوەی حەشدی شەعبیدا خۆیان کۆ کردووەتەوە. کەسانی نزیک لەو گروپانە دەڵێن هەوڵەکانی ئەمریکا بۆ هەڵوەشاندنەوەی حەشدی شەعبیە بە تەواوی. لا ئەستەبعد بە دووری نابینم لە ڕۆژانی داهاتوو شەڕ ڕوو بدات دژ بە بەرەی مقاومە و ڕەنگە حەشدی شعبیش بەشداری بکات. بۆیە هەڵوەشاندنەوەی حەشدی شعبی کەمێ قورسە، هەر لەبەر ئەوەیە ئەمریکا ئەو ئەرکەی خستوتە سەر شانی خۆی و لە باڵەکانی حەشدی شعبی دەدا. ناوچە سونیەکان لە پاش شەڕی داعشەوە گیرۆدەی دەستی ئەو گروپانەیە داوا دەکەن ئەمریکا بە جددی کار لەسەر هەڵوەشاندنەوە و چەکدانانیان بکات، چونکە عێراقیان خستووەتە دۆخێکەوە کە وڵاتانی ناوچەکە وەکو نەیار تەماشای دەکەن. هذه المنظمة فيها الكثير من الميليشيات الإرهابية. ئەو ڕێکخراوە بەشێکی زۆر میلیشیای تیرۆریستی تێدایە، پێویستە هەڵبوەشێتەوە. دەبێت هەڵوێستی ئەمریکا ڕوون و ئاشکرا بێت دژ بەو ڕێکخراوە تیرۆریستیە کە ناوچەی نیشتەجێبوون و فڕۆکەخانە و بنکە سەربازەکان دەکەن ئامانج. پێویستە بڕیارێکی جددی هەبێت بۆ هەڵوەشاندنەوەی ئەوەی ناونراوە حەشدی شعبی. دەبێت چەک بکرێن و لە ناوچەکەمان نەمێنن، چونکە بوونەتە مەترسی لەسەر هەمووان. كونها أصبحت خطر على الجميع. لە دوایین ڕاگەیەنراویاندا گروپە هاوپەیمانەکانی ئێران لە عێراق بڕی 10 ملیۆن دۆلاریان وەکو پاداشت دەست نیشان کرد بۆ کوشتنی سەرۆک دۆناڵد ترامپ. ئەمە لە کاتێکدا سەرۆکوەزیران هێشتا لە ئەمریکا نەگەڕاوەتەوە و سەرقاڵی گفتوگۆ و واژۆکردنی چەندین گرێبەستە لە بواری ئابووری و وزەدا. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.